بسم الله الرحمن الرحيم. اليوم لقماني داوندا من دالي بوكانم المتولي 1356 لبته 41 سال ل 29 سال ل 12 سال جودسم پیکردو تاحن 29 سال کارما ل درگاو پندر دسم پیکردو تا لمنهای شهری و مجسمه لحالي حاضر جا هاتومتوا تقريبا 24 سال لتاران بوم بو حتى بو كشور هاي كآسيائي وأوروبائي كارم كردوا لحاضي مجسمة سازي و سالي 1391 مقامي دومي دنيا مهنا وتوا عن حانش هاتومتوا بو كان هدية خوم بو شاري بو كان شلو ما بشرج قول يا شلو حو قول بو صاص كردون هدية من بو شاري بو كان جنرم لا يكشنده أو قلا تقريبا قولي روزي بدلن ورقة كاني لحالي حاضر ده أو تنكب بخاطرك برنامجك إما هنا من لورقة ناسق استفاده من که بتوانی أوشتر بدأ أنا كبساو نشاندن دنا أقل لا ورقة زخمش استفاده كريه دبي حتما لكورة داخله دبي ذكره
زۆر من سپاسی هەمکارەکانی خۆم دەکەم بەتایبەت نەقاشەکانم چونکە کاری من فقط نەقاش دەتوانێت ڕەنگە میزیکە و ئەو دەتوانێت کاری من دوو چەندان جوانکە ئەوە یەکێک لە شانازەیەکەی بۆ منە کە هەمکارەکانم ئەسڵام خوددا بشکر قەت پشتیوانی منیان خاڵی نەکردو و ئینشەڵڵا کە هەراوە بەردەوام دەبین و لە خدمەت دۆستانی عەزیزەکانم خەڵکی شاری بۆکانیش بەنێوی خوددا من ناکۆی نادری خەڵکی شاری بۆکان لە ماوەی 6 ساڵدا لەگەڵ کالوقمان خەریکی کاری نەقاشین زۆرش خۆشحاڵم کە ئەو کارم هەڵبژاردووە و بتوانم ئەینی تەبیعی خۆی بتوانم دەریهێنم سێ نەمادم لەسەر ئەو سندانەی خۆم کە ساڵهای ساڵە لەسەری کار دەکەم دامناوە یەکان سپەرە یەکان گوڵە یەکانیش ئەو ماسیە سپەر یعنی لە قودرەت لە بەرابەری دوشمنەکانماندا ڕاوەڕەستین گوڵێشکە ینی محەبەت ماسی و لعابی وانەکە ئینشەڵڵا کە ساڵهای ساڵ وشکی و وشکە ساڵی و لە شار و لە دیمەمانکانمان نەبێ ئینشەڵڵا گوڵە بۆ ڕۆژە ئەگەڵ سرێک گوڵەکانی کە سازم کردووە نەمادی خەڵکی لای خۆمان بووە کە بە دەستوری ئەو کەسانەی کە برادەرانی هێژەوی ئاگای شارەدار و دۆستانی عەزیزی خۆمان کوتیان هەر شتێکێکە لە لۆ دەروبەری خۆمان بێ ئەوان لەوان سازکەین جوانترە بۆ شارەکەمان بە ئولگوی جگای کێ نەبێت کە مەسەڵەن خودای نەخواسایی مە هەڵمان گرت بێتەوە بۆ شارەکەمان جیاواز شتێکی جیاوازوی خۆماڵی بێ لە ئەلەمانهای شاری تقریبا شاید بۆم 30 دانە 40 دانەم تا بەحاڵ مجەسەمەم ساز کردووە زۆرتری ئەکسەی کارەکانی مش لە تاران نەسب بووە بۆ کشوەرهای شۆڕەوی بکار کردووە بۆ ئیتالیا مۆبڵەمانهای شەهریم ساز کردووە لە بۆ ئیتالیاش کەمێک ماسی و ئەگەڵ کەمێک شایەکی دیکۆڕی بۆ دۆستانم جێبەجێ کردووە کارەکانی زۆرتری کارەکانی منیش لە ئیسفەهان و مەشهەد و تاراندا بووە سرێکێک لەو گوڵانەیەکی لێران دەبێنی ها لە ورودی شار و لەو دەوروبەری خۆی خەڵکی لای بۆکانە هێدام کردو بۆ شاری بۆکان ئومیدوارم کە خەڵکی بۆکانیش قەدری بزان و ئاگیان لە تاو نە هەر من لە کولی هونەرمەندەکان بێت کە بتوانن جێواز بن شێک بۆ شارەکان شێک بۆ جوانی بتوانن لە خزمەت هەموو شارەکانی یاندا بن و هەم بۆ جوانکردنی شار و هەم بۆ میهمانەیەکە کە دێتە ئێرە حەداقەل ساڵهای ساڵ شتێکی جوانی مەنزەرێکی جوانی بێتە بەرچاوی لە ئەکسەری کارەکانم هەم دەتوانم بە زایعات کار بکەم هەم دەتوانم بە ئاسن ئەگەر دۆستانێک هەبن ئەگەر مەجەسەمە سازێک کە لە دووروبەری خۆمان بن چه باشتر ئینشەڵڵا ئەگە لایەندەدا ئومیدوارم کەسێکمان بۆ بژیرکەوێ بازەکارهایەک دەم هەیە بکەم کە لە دنیادا ساز نەکرا بێ و توانای ئەوەندەشمان هەیە کە فەرارترکە لەو شتە بێ بتوانین خۆمان نیشان دەین ئەکسەی جوانەکانی ئێمە کە بیان هەوێ کارێک بکەن یا شتێ بکەن واقعان ئەگەر دەرامەدێکی یا شتێکی تێدا نەبێ متاسفانە کەمتر کەسێک ڕوو دەکاتە ئەو کارە تا بەحاڵ 2-3 جارمان شرکەت کردووە لە نەمایشگاهای بینالمەلەلی تاراندا تەختی نامەکانشمان لە تاران وەرگرتووە لە بە فەنی حرفەی کشوەر ئیجتیماعی وەزارەتی کار مەقامی معەزەمی ڕەهبەری کە ئێمە زۆر خۆشحاڵین کە شتێکە ئاسارێکە لە جگایك دەمدرێ حتا گەورەکانمان تەقدیرنامە و یا تەشەکوریەکەمان لێ بکەن بەخاتی ئەوەندەی ئێمە دڵمان بەوە خۆشە کە گەورەکان چاوێکە لە ئێمە بێ ئەگە واقعان ئەو شتێکە لەبەر چاوێندا نەبێ واقعان متاسفانە ئەو ڕۆحیە ئێمەش دەشکێ و متاسفانە شتەکان کە دەبیندرێ بۆ شارێک دەدرێ واقعان ئەگە بتوانن قەدری ئەو شتە بزانن ئێمەش جێوازین و
دەتوانین خزمەت بە شارەکەمە و بە مەملەکەتەکەمان بکەین.